خۆمان وەک وڵاتانی دەرەوە بە باکوخایانی ڕابگرین پێویستە سەرەتا لە خۆمانەوە دەست پێ بکەین چونکە ئێمە کە زبڵ و خاشاک فرە دەدێن سەر ئەو ئەرزەیە منداڵەکانش لە ئێمەوە فێر دەبن کەوایە بۆیە دەبێت باکوخایانی بپارێزین بۆ ژینگەمان بە باکوخایانی بمێنێتەوە وار کاتێک کە دەچین بۆ سەیران بۆ سەیرانگاکان کەو خۆشەی خۆمان دەردەبڕین و دەیکەین پێویستە لە دوای خۆمان زبڵ و خاشاکەکان فرە دەین ساڵانە بتوانێت هەر کەسێک بەلای کەم بۆ خۆی وەکو تارگێتێک لە بۆ خۆی وەکو گەڕانەوەک لە بۆ ژینگە وەکو نرخدانەوەک بۆ ژینگە بۆ چاکردنەوەی ئەو سەرەرەی کەوا بە ژینگە دەگەن هەر کەسێک بتوانێت 5 دار بچێنێت لەو شوێنێکە هەیەی وەکو حەدیقەیەک وەکو باخچەیەک یان هەر شوێنێک بکەوتان دەرچین وەکو دەزانن ئەو وڵاتی خۆمان پرێتی لە مەسەرەن شوێنەکە وا کە تۆزاویە. سەبارەت بە پیسبوونی ژینگە یەکەم دەبێت سوشال میدیا دۆرێکی زۆر باشی هەبێت لەو شتە تیڤیەکان بەرنامات بکرێ دەستخۆشی لە بۆ تەوەرەکەتان دووەمیان دەبێت خۆمان ئینتیمای نیشتیمانیمان هەبێت لە بۆی کە لە بەرۆی هەر بۆ خۆمانین ئائیلەی خۆمانە دەچینە سەیرانگاکان بۆی پێویستە خۆمان پاکی بکەینەوە خۆمان پاک ڕایگرین سێمیان بتوانین هەمومان هاوکار بین و حکوومەت و دەستگاکان هەمویان هاوکار بن.